سڵاو لە دەروازەی ڕاپەڕین. سڵاو لە پشدەر و بیتوێن. سڵاو لە دڵە سەوزەکە، دڵە سەوزەکەی کوردستان. سی و سێ ساڵ پێش ئێستا ئێوە ئاگرێکتان داگیرساند. ئاگری کوردایەتی، ئاگری ڕاپەڕین، ئاگری دیکتاتۆر ڕووخاندن. برا بەڵام پار ئاگرێکی ترتان داگیرساند. بەڵێ ئاگرێکتان زیندوو کردەوە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان، لە ناو من. ئیسباتان کرد کە دەروازەی کوردایەتی ڕاپەڕینە. ئیسباتان کرد کە ئێرە سەوزە، هەر سەوز بووە و هەر سەوزە بێت. سپاستان دەکەم بۆ زیندووکردنەوەی ئەو ئاگرە. سپاستان دەکەم بۆ ئەو سقەی کە هەتانە بە ئەم یەکێتیە. سپاسی گەنجەکانەکەم، سپاسی تێکۆشەرەکانەکەم، تێکۆشەرە قارەمانەکانمان وەکو ئەو هەمەی وەتمانە. ئێمە خزمەتکاری ئێوەین. پرسیارێکتان هەیە کە زوو لە من یەکەن. پار دەنگمان بە ئێوەدا، کوا حکوومەتەکەمان؟ با جوابتان بەمەوە. وایە تا ئێستا حکوومەتمان نییە. ئەزانن بۆ حکوومەتمان نییە؟ چونکە گوێمان لە ئێوە گرت. ئێوە وتان بەلاوازیەوە مەچنە ناو حکوومەت بەسەر چاو. ئێوە وتان مەڕۆنە ناو حکوومەتێک کە خزمەتی هەموو کوردستان نەکات، بە یەک چاو هەموو هاوڵاتیەک نەبینێ بەسەر چاو. ئێمە قەت بەشێک نابین لە حکوومەتێک کە کوردستان وەک پێویست خزمەت نەکات، کە بۆ هەر چوار پارچەی کوردستان خەبات نەکات. قەت ناچینە ناو حکوومەتێک کە پارە لە دەمی ئێوە دەربێنێت بۆ گیرفانی خۆی، کە بەوەش ڕازی نەبێت، بەوەش ڕازی نەبێت پارە لە دەمی هاوڵاتی ئێمە دەربێنێت، میلیشیات دروستکات بۆ دزد، بۆ گەندەڵ، بۆ ترسنۆک، بۆ ڕێویەکی کلک براو. بەخوا ئەم مایکە وا ئەشکێنم بۆتان دوای. دەڤەری ڕاپەڕین و یەکێتی نیشتیمانی کوردستان یەکشتن، یەک بوونە، یەک ئەبن و هەر یەکە بین. پەنجا ساڵە کوردایەتی هی ئێوەیە، پەنجا ساڵە قوربانیتان داوە لە خاکی خۆتان، لە ژیانی خۆتان، لە خوێنی خۆتان. ئێوە باشە زانن خوا عەفوی کات جەنابی مام جەلال 1993
ئەو بوو کە ئاشتی دروست کرد لە بینی تورک و کورد. بە دیپلۆماسی، بە عەقڵ، نە بە قسەی زلی بەتاڵ. ئەمڕۆشەی بینن کە پرۆسەیەکی ئاشتی هەیە کە دیسان بە دیپلۆماسی هەڵەکرێت، دیسان ئاشتی ئەهێنێت بۆ هەموو کوردستان. بەڵام ئەوە هەنگاوی یەکەمە، دوای بۆ هەر چوار پارچەکە ئێمە خاکی خۆمان تەسلیمی داگیرکەر ناکەین قەت. ماما 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 دیسان گەورەبوونە بۆ من بێمە خزمەتان. دیسان داواکاریەکم هەیە. ئەمەوێ ئاگرێکی تازە داگیرسێنن ئێوە. ڕاپەڕینێکی تر، ڕاپەڕینێکە لە ئێرەوە منە نێرێ بۆ بەغداد، پایتەختی عێراق. لە بەغداد بە پشتیوانی ئێوە، بە دەنگی ئێوە، بە قووەتی ئێوە، حەق و حقووقی ئێوە و میلەتەکەمان وەرەگرین بە دیپلۆماسی، نە بە قسەی زلی بەتاڵ. پرسیارێکتان لە یەکەم حەزەکەم جوابم بنەوە. گەورەترین موشکیلەی ئێوە ئەمڕۆ چییە؟ بێزەبەت، کار و کەسابەت، موچە. هەڤاڵان ئەم شتانە بەتەنیا لە هەولێرەوە عیلاج ناکرێن، ئەم شتانە لە بەغداد عیلاجەکرێن. ئەم شتە استراتیجیانە حەلەکەی لە بەغدادە. با پرسیارێکی ترتان لێ بکەم، کێ توانێ ئەمە چاکاتەوە؟ ئەوەی کە شکاندی، ئەوەی کە تێکیدا، یان ئەوانەی کە هەر لە سۆشەڵ میدیا فشاکەن و قساکەن و بە شەرێک مناڵەکانی خۆیان گوێیان لێ ناگرن. یان یەکێتی نیشتیمانی کوردستان. ئێمە سەربازی ئێوەین، ئێمە دەنگی ئێوەین، ئێمە خزمەتکاری ئێوەین، ئێمە هێزی تۆین لە بەغداد. ئەو مەسئولیەتە بدەنە ئێمە. ئێمە لە مەسئولیەت ناترسین، ئێمە نازانین تەسلیم بوون چییە و ئێمە بەغداد چۆڵ ناکەین حتا کوردستان نەبێت بە ئەو بەهەشتەی کە حلایەخی ئێوەیە. لە زمانی جەنابی مام جەلال و تێکۆشەرەکانی ئیسباتمان کردووە دەنگی ئێمەیە کە خەڵک سابی لەسەرەکات، دەنگی یەکێتیە کە خەڵک گوێی لێ ئەگرێ بە پشتیوانی ئێوە. ئەم جارەی پێشتر بە 18 کورسی زیاتر خزمەتی کوردستانمان کرد لە حزبی تر کە 30 کورسیان هەبوو. ئایا چیان بۆ ئێوە کرد؟ ئایا چیان بۆ کەرکووک کرد؟ ئایا چیان بۆ هاوڵاتیەکان کرد؟ مەعاشێکی بەسیتیان پێ جێبەجێ کرا؟ بمان نێرن بە بەغداد. حەزمان لێیە، حەزمان لێیە بۆ ئێوە شەڕ بکەین، کورسی زیاترمان بنێ بە قووەترە بین.
بۆ ئێوە بەقووەترە بین. ئێمە هێزی تۆین لە بەغداد. ئەڵێم ئێمە هێزی تۆین لە بەغداد. قووەتی ئێمە هی ئێوەیە. قووەتی ئێمە هی ئێوەیە. قەت بەجێتان ناهێڵین. قەت ناهێڵین عەزیەتان بدرێت ئیتر. کەرامەتان وەکو چاوی خۆمان ئەپارێزین. بڕۆن داواتان لێ ئەەکەم ئەو ئاگرە تازەیە داگیرسێنن هەر بە ئێوە ئەکرێت. بڕۆن سندوقەکان سەوزکەن یەکێتی بە قووەت بنێرن بۆ بەغداد. پیشانی نەیارەکانمان بن کە هیچ نین و هیچیان پێ ناکرێت، هیچ نەبوونە و قەت هیچ نابن. لیستی یەکێتی، لیستی شەهیدان، لیستی ژنان و تێکۆشەران، لیستی پێشمەرگە و قارەمانەکان، لیستی کەمەندەمان، لیستی ئێوە و لیستی گەنجان. بۆ پێشەوە دەبەری ڕاپەڕین، بۆ پێشەوە یەکێتی نیشتیمانی کوردستان.